پیرۆزەی پێشکەشی ئەکەن ئەو ئەدا گەورەی ئەنجام دێدەن. نێرگز ڕەشید لە ساڵی 1992ەوە بووەتە کارمەندی خانەی منداڵانی بێسەرپەرشت لە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی. ئەم خانمە ماوەی 18 ساڵە ئەرکی پەروەردەکردنی منداڵانی بێسەرپەرشت و بێنازی خانەکەی لە ئەستۆ گرتووە لە بەرامبەر ئەرک و ماندووبوونیان خۆی و 109 هاوڕێی دیکەی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیەوە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. یانیان حەوت ئێمە دادەینە 18 دەین بۆ ئێرە بمناڵەکە بگۆڕین بیشوین پاک و خاینی کەینەوە لەگە سایقێک ئەیبین بۆ باخچەکە کە سایقشمان نەبیتن لەبەرەوەی زروف ئەوها بەم ناوعایە سایقمان جاری وایە نییە بەنزین نییە خۆمان بەپێ بێ مناڵە بەرین بۆ مەکتەب بیبین بۆ باخچەکان سەریان ئەشوین خزمەتیان ئەەکەین زۆر بە پاک و خاوێنی تربێتیان نەدەین مامۆستامان هەیە سەعیان پێەکە بەپێی بەرنامەکانی ڕۆژانەی خۆمان ژووری یاریمان هەیە مناڵە بین بۆوێ مناڵدانین بە دیار تەلەڤیزیۆنەوە. نێرگز خێزانێکی دیکەی لە خانەی منداڵانی بێسەرپەرشت پێگێناوە لە ئێستادا ئەرکی پەروەردەکردنی 15 منداڵی لەسەر شانە لە ماڵیشەوە دایکی 7 منداڵی دیکەیە و هاوسەرەکەشی گرفتاری نەخۆشی شێرپەنجە بووە. ئەگەرچی کارەکەی نێرگز مرۆییە و با پارە قەرەبوو ناکرێتەوە بەڵام کەمی موچەکەی کە تەنها 280,000 دینارە وای کردووە گرفت بۆ ژیانی ڕۆژانەی دروست بکات. لەگەر مناڵەکانی خۆم کە بینیوەتمەوە لە شوێنانیان کە لە بازار بینیمانە دەستی لە مریکن و تیدا ئەدادە ئێمە دەرچوینە ئێمە ژیانمان زۆر خۆشە وەست ئەم باشە شکو دەرچوومە لەم شوێنە داوامەکەمیشتنی یعنی لە مناڵەکەی خۆم زۆر پێخۆشتر بە چکە ئەم مناڵە ئێمە ئەم مناڵەمان گرتوتە خۆمان مناڵەکەی من لەگە خۆم خزمەتی ئەەکەم بەنام ئەم مناڵە دوسێ شەفت دەوام ئەبینی لە یەک ئەیبینی هەتا لە 8 ئەیبینی هەتا یەک لە یەک هەتا 5 لە 5 هەتا 8 بەیانی یعنی سێ نەوع ئەوە ئەبینیتن بەناوشکر زۆر سەرکەوتو بینانی هەمووی ئەبینینەوە سامی لە قانونە هەمووی لە لای خۆمان لە چاودێری لە زاتیەمان ئیش دەکا خۆمان معاملاتی خۆمان ئەخینەوە ژێر دەستیوان ئیشمان بۆ ئەکەن زۆر بە شانازیەوە شانازیان پێوە ئەکەن مانمان نەگرتووە خەڵک هەمووی مانی گرت هەمووی چۆ سەرجادە ئێمە لە بەخاتری ئەم مناڵانە یەک ڕۆژ ئەوەمان نەکرد دایرەماندا نەخست وتمان لەبەر ئەم مناڵانە با سەرپەرشتی مناڵانە بکەین بەرام بە قەریلای موچۆ حکومەت هیچ یارمەتێکی نەداوین. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە کارمەندەکانی ڕازیە و دەڵێت سەرەڕای کەمی موچە و پێداویستیەکان توانیوانە خزمەتێکی شایستە بە منداڵان و نەوجەوانانی خانەی چاودێری کۆمەڵایەتی بکەن. طبعا بە بەراورد بەو کێشۆگرفتانەی کە هەمانن کێشۆگرفتی دارایی کەمکردنەوەی موچەی کاربەندان بەڕاستی ئەوەی کە لێرە پێشکەشەکرێ وەسف ناکرێت بۆ خزمەتەی لێرەکرێ وەسف ناکرێت تەنها کەسانێک گەزانن کە ڕۆژێ لە ڕۆژان ببینن لە خانەی بە ساڵات چوان مەسەلەن یەکەی پەکەوتە بۆ نمونە چ خزمەتێکی گەورەیەکرێ یان لە خانەکانی کوڕان و کچان یان لە هێڵی گەرمی منداڵان هێڵی 116 چ خزمەتێکی گەورەیەکرێ. بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پێک هاتووە لە خانەی منداڵان و نەوجەوانانی کوڕان و کچان و بە ساڵاچوان هەروەها هێڵی گەرمی 116 منداڵانیش کە سەرجەمیان بوونەتە ماڵێکی گەرم و باوەشێکی بەسۆز بۆ خزمەتکردنی ئەو کەسانەی کە پارتەوازە بوون یان بە هەر هۆکارێک بێت باوەشی گەرمی خێزانەکانیان لە دەست داوە. ئیحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.